لحديثك صحيح بخاري دعتوا إمامي سعد رضاي خواي پروردگاری لبه سعد كوري معاذ برادري كي خوي وكاتي خوي برادري بو كأمية كوري خلفه أمية نايمان بيستوه أمية كي يقولوا كساني سركدكاني قريش كزود جاتي في غمري خواجك صلى الله عليه وسلم إمامي سعد وتي أي أمية شو كهر كاتي أمية بهاتا يبو مدينة شو بلا إمامي سعد هر كاتي كش إمامي سعد شو يبو مكة شو بلا أمية برادري كان هبو وتي أي أمية في غمري خوا صلى الله عليه وسلم فرميتي أمية دكوجريت سيريكا أمية أمية دكوجم ديكوجم يتخويا صحابك چونکە زۆر جاتی دینی خوای کرد کاتێ ئومەیە کە باوەڕی بە پێغەمبەری خوا نیە صلی الله علیه وسلم ئەم قسەی بیست زۆر بێتاقەت بوو زۆر خەمبار بوو بە خەمباری گەڕایەوە بۆ ماڵ ئەمە لە صحیح بوخاریایە خێزانی وتی ئەوە چی ڕووی داوە بووە بێتاقەتی وتی وەڵی بیستمە محەممەد صلی الله علیه وسلم وتی ئەتکوژم ئیتر نازم لە مەکە یا لە دەرەوەی مەکە چونکە پرسیاری ئیمام سعد کرد فەرمی نازان بەس پێغەمبەری خوا فەرمی زازم ئەکوژرێ لە ناوە چێ بەڵێ ئەبوو جەهل خەڵکی کۆ کردەوە لە شاری مەکە بۆش غەزای بەدر کە سەحابەکان کردیان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەبوو جەهلیش خەڵکی کۆ کردەوە کاتی ئەبوو جەهل بە ئومەیی وت ئەی ئومەیە خۆت حازر کە با بڕۆین بۆ دژایەتیکردنی محەممەد صلی الله عليه وسلم ئومەیە وتی من نایم وتی ئەترسی وتی بەڵێ ئەترسم وتی نایم چونکە کافرەکان دەیانوت چی ئەیانوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵڵا تف لە هەر کەسێ بکە و کەسە تیاچی بەس تفی لێ بکە ئیمانیشی پێ نەهێنا تەنها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی لە ناو دەچێت ئیتر ئومەیە تۆقی باوەڕیشی پێ نەهێنا ئەبوو جەهل هەندێک عیب و عاری لێکرد تۆ عیب ناکەی دەخۆت ئەترسی تۆ گەورەی شاری مەکەی معقولە ئەترسی پیاوێکی وەک تۆ ئەترسێ وای لێکرد ناچاری کرد ئومەیە بکەوێتە شوێنیان بەس ئەترسێ ئومەیە وتی وەڵڵای ئەبێ حوشترێک بکڕم لە باشترین حوشتر بێ لە شاری مەکە بۆی خۆم دەرباز بکەم چونکە محەممەد صلی الله علیه وسلم یەکوژرێ ناوێرم یەک تۆزێک هات بۆ دەرەوەی مەکە ئەوە بوو قەدەری خوا ئەو غەزایە ڕوویدا غەزای بەدر جا کاتێک کە کەوتە ڕێخێزان وتی مەڕۆ ئاخر محەممەد صلی الله علیه وسلم ئاوای بە تۆتووە ئەکوژرەی مەڕۆ وتی تۆزێکە ڕۆمەگەڕێمەوە دڵنیامە ناڕۆم بۆ شوێنە توش کێشە بم بەڵام ئەشترسێ زۆر بەڵام کاتێکە هات سبحان الله کەمی خایان خوای گەورە لە ناوی برد لەگەڵ ئەبوو جەهل و ئەوانە هەمویان کوژران سەحابەکان ئەوانیان کوشت ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم مەبەستمان چییە سەیریکە دژایەتی پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم لەولا شەوە لێی دەترسێ